جینێکی مرۆڤ لە چەند بەیس پێکاتەوە دکتۆر؟ ڕەف واشێ تقریبا لە چەند بەیس پێکاتەوە جینێکی مرۆڤ؟ جینێکە بڵێن ئەوە جینێک ڕەفلی تقریبا لە چەند دیێنەی بەیس پێکاتەوە؟ چەند ڕێژەکەی چەند تقریبا چەند؟ نا لە چەند بەیس دیێنەی بەیس پێکاتەوە؟ جینێک لە جینەکانی مرۆڤ با بڵێن تقریبا لە چەند دیێنەی بەیس پێکاتەوە؟ بەیس ئەو دوو پێوتە بەیس با بڵێن کە ئەی لەگەڵ تیا یەکدرێ و پێوتە بەیس لە چەند بەیسی ئاوایی لە چەند جووتی ئاوایی پێکاتەوە؟ جینێک لە سێ جووت پێکاتەوە جینێک باسی جینێک دەکەم جینێک لە چەند بەیس پێکاتەوە لە چەند جووت پێکاتەوە ڕێژەیەکی ڕەفی جینی وانەیە پێ بڵێ نزیکەی چەند؟ من باسی پرۆتین ناکەم بەڵام لە چەند بەیس پێکاتەوە لە چەند جووتی دیێنەی پێکاتەوە ڕێژەیەکی دیاریکرا ڕێژەیەکی نییە چەندە؟ تقریبا 2 ملیار بەیس ئەوەی لەمون خانەکەیە ئەوە واسی خانەکە ئاکەین جینێک ڕێژەیەکی گشتی بەرێ دوێنێ پێم وتی وتم هەموو لەبەر ئەوەی شەو لە دیسیپلینی زانستیە لە ڕیپۆرتەکانە زۆر دیێنەی نەمکەوتین جین بەکار نایەنێت ڕاستم کردیتەوە وتم زیاتر نەمکەوتین دیێنەی بەکارێت جاسانێ لێ ببرسم جینێک لە چەند کەوت پێکاتەوە لە چەند بەیس پێکاتەوە؟ جینێکی مرۆڤ جینێکی یەکی لە چەند بەیس پێکاتەوە؟ داوای لەبوو ناکەم نازانیت ڕەفەکە دەقریبەن لە دەوروبەری 27,000 بۆ لە دەوروبەری 27,000 تەمامەوە نەیزانی لە 27,000 تەمامە شتێکی ئێستەمەیتە نەیزانی بەواز لەبەر ئەویش وەکوی نەبی جینەکەی لاوە ئەویش وەکو مەسەلەی جینەکەی لاوە